ستاتنا ببینرانی خوشویز من عمران امیر خوشحالم جارێکی تر لە شاری قەڵاو منارە بە ئێوەی خۆشەوی شاد بوومەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ ئەمڕۆ لە نێو ئاپۆڕای جەماوەری کۆمەڵی ئیسلامین لە شاری هەولێر و دەمهەوێ لە ئەندامان و لە ئەنگران و هاوڵاتیانی شاری هەولێر بپرسم دەنگ بەکێ دەی لە هەڵبژاردننی سینۆ و بۆچی دەنگ دەدەی بەم لیستەیە ئایا کۆمەڵی ئیسلامی لەگەڵ خەڵک و لەگەڵ هاوڵاتیان ڕازگۆ بووە لە پێشووتر ئایا ئەو کاندیدانەی کۆمەڵی ئیسلامی کە لە پێشووتر کۆمەڵی بەڵێنیاندا ڕازگۆ بوون لەگەڵ بەڵێنەکانی و ئەم پرسیانە و چەندی پرسیارەتە تایبەت بە هەڵبژاردن لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاوتوێ دەکەم من دەپرسم وێ بەشبینەری بەرنامەکەمان بن تۆکو هاوڵاتیەک دەنگ بەکێ دەی لەو لیستانەی کە بۆ پەرلەمانی کوردستان ئامادە کراوە بەێ وەکو ئێمە هەوادارین کۆمەڵی ئیسلامی دەنگ بە لیستی 1940 کۆمەڵی ئیسلامی دەین باشە بۆچی کۆمەڵی ئیسلامی بۆچی دەنگ دەدەی بە لیستی 1940 کۆمەڵی ئیسلامی وەڵڵاهی برێم لەبەرچی زۆر لەبەرچی هەیە یعنی یەک و دوو نییە یەکێک لە هۆکارەکان کە کۆمەڵی ئیسلامی لای تۆ جیا کردوتەوە لە حزبەکانی تر ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی جیا کردووە لە خەڵکانی تر بەڕابردوش پاشان هەیە ینی کەسانی زۆر شایستەنە پێ دوایە کۆمەڵی ئیسلامی یەکێک بووە لەو حزبانەی لە هەر پۆست و کایەکی سیاسیدا بێت تێجا سەرکەوتوو بووە ڕازگۆیانە بۆ خەڵک ئەرکەکانی خۆی جێبەجێ کردووە هیچ نمونەیەکتان هەیە لەسەرەمە ئەندامێش کۆمەڵی ئیسلامی پۆستێک پێسپێرابی بەدان نمونەش هەیە وەکو مامۆستا مستافای مەجید کە لە کاتی حکومڕانی خۆیدا ینی زۆربەی کەرتە کشتتوکاریەکان گەیشت بە ئاستی خۆبژێوی ینی هەبووە هەناردەش کرایە ینی بەدیان نمونەی تریش ینی ئەمە یەکێک لە نمونونەکان کە درا کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی تێیدا ئاوا سەرکەوتوو بە ئەگەر وزارەتەکانی تر بدرابایە کۆمەڵی ئیسلامی پێ وایە سەرکەوتی زیاتری بەدەستدێنا بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەتەکید ینی ئێستا کۆمەڵی ئیسلامی بە چەند کورسێک لە پەرلەمانی کوردستان ئەو سەرکەوتانە بەدەستینایە ئەگەر پلە و پێگەی زیاتر لە پەرلەمانی کوردستان هەبیان لە پەرلەمانی عێراقی بەتەکید دەستکراوەترە بی لەو کاری زیاتر باشە داواکاری چیە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان داوایان لێ دەکەی وەکو تۆ پژگیری ئەم لیستەیە بکەن وەکو داواکاری هەرکەس ینی حەز و ئارەزۆشی هەیە بەڵام ئەوەی بیەوێ ڕاستیەکان ببینی ڕاستیەکان ناشادرێنەوە بە هیچ زۆرێک ناشادرێنەوە حەز دەکەم لە هەموو خەڵکانی کوردستان ئەو کەسانە ببینن کە پێشتر دیتیان هەم بە چاک هەم بەخراب یعنی خراپیان دیتە و چاکیشان دیتە پێشنیارت چییە بۆ کاندیدانی لیستی 1940 کۆمەڵی ئیسلامی حەزەکەی لێرەوە چ پێشنیارێکیان بۆ بکەیت بۆ ئەوان لە داهاتوو کاری لەسەر بکەن و گەر چوونە پەرلەمان و بوونە نوێنەری ئێمە ئیش لەسەر ئەم شتەیە بکەن پێشنیارم لۆ کاندیدانی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە ینی ئەو چەند ڕۆژەی داهاتوو بە جۆش خڕۆشێکی زۆرەوە لە ناو خەڵک و جەماوەر خۆیان نیشان بن خۆیان بنان سێنی کەم جار دومین جارش تا چ حەدێک دەستیان کراوەیە بە ئەوەی بەڵێنەکانیان بەنەسەر ئەو هەندە وعد بوو بەڵێن بدەن بە خەرشی نەک زیاتر دەنگ بەکێ دەی لە هەڵبژاردننی سینۆ و بۆچی دەنگ دەدەی بەم لیستەیە دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدەم چونکە ئەو حیزبە دەتوانم بڵێم خیانەت ناکە و خیانەت لە میلەتەکەی خۆی ناکە و خیانەت لە دەنگدەرەکانیشی ناکە لە سینۆ ئینشەڵا دەنگ دەدەین بە کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبەرەوەی کاندیدەکانی بوێر و ئازا و سۆز برانی ئەندام پەرلەمان لە بەغدا لە هەولێر و وزیرەکانمان سەرکەوتوو بوون لە شوکارەکانی خۆ ئێمە سیفەی سەتاسەدمان پێنە کە سەرکەوتوو بوون سەرکەوتوشەوە هەلوێستەکانی کۆمەڵی ئیسلامی جێ شانازی ئەندامانی کۆمەڵی ئیسلامیە غەدریان لە ڕەشوڕوتی نەکردیانە عەدالەتیان نەکردیا لەبەرەوەی دائیمەن خەمی خەرچی فەقیر و هەژارێتیان داوا لە خزمان و دۆستان و خەڵکی شارەکەمەکەم دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن کۆمەڵی ئیسلامی زۆر زەحیەی دا قوربانیدا لە پێناوی ئەو ملەتەی و ئەو ملەتش حەخوای وەفایان هەبێ و دەنگ بە و لیستە جوانە بدەن لەم سینۆ بڕیارم داوە دەنگ بدەن بە لیستی 1940 کۆمەڵی ئیسلامی چونکە لیستێکی ڕازگۆیە لەبەرەی خەڵک بدایە تۆکو هاوڵاتیەک دەنگ بەچێ دەدەیت لەم هەڵبژاردننی هەرێمی کوردستان من های خۆی گەورە وڵای ئێمە دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەین بە لیستی 1940 لەبەرەوەی لایەنەشی ئیسلامیە دیفاع لە ئاینی پیرۆزی ئیسلامەکە و کاندیدەکانی لە پێش و لە ئێستاش هەڵکێشی دەستپاک بووینە دەمپاک بووینە
باشە پێت وایە چ شتێک کۆمەڵی ئیسلامی جیا دەکاتەوە لە هەموو لیستانەی کە بۆ پەرلەمانی کوردستان خۆیان کاندید کردووە چ شتێک لای تۆ کۆمەڵی ئیسلامی جیا کردوەوە لەمانە وڵا شت زۆرن بەڵام یەکیان لەوانە ئەندام پەرلەمانەی پێش و زیرەکان سەلماندیانە کە پەرێزیان پاک بووە هەڵوێستیان جوان بووە موقیفیان جوان بووە و بە تایبەتی موقیفی حیزب لە ئاستەم و حیزبەکان لە ئاستەم و لیستەکان دیارە کە موقیفی لەگەر موقیفی زەماوەر و خەرچی فەقیر و هەژار پێت وایە کۆمەڵی ئیسلامی یەکێکە لەو حزبانە و بەردەوام لە بەرەی خەڵکدا بوو و هاوکاری خەڵکی کردووە کۆمەڵی لە یازال ئێستاش بەردەوامە لە بەرەی خەرچی فەقیر و هەژاردا بووە باشە پێت وایە کۆمەڵی ئیسلامی لەو پرۆسە سیاسیانی کە درایتە دەستیان پرۆسە حکومیانە وەنونە پۆستە حکومیەکان لە پەرلەمانتارەکانی جاچ لە وەزیرەکانی تێیدا سەرکەوتوو بووە وەگەربێت و خەڵک متمانەی زیاتری پێ بدات دەتوانێت زیاتر خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکات بەڵێ زۆر بەڕوونی دیارە کە کۆمەڵی ئیسلامی هەم برانی ئەندام پەرلەمان لە بەغدا لە هەولێر و وزیرەکانمان سەرکەوتوو بوون لە شوکارەکانی خۆیان ئێمە سیقەی 100%مان پێنە کە سەرکەوتوو بوون سەرکەوتو شەبە باشە پێشنیارت چییە بۆ کاندیدانی لیستی 1994وانی کە کۆمەڵی ئیسلامی کاندیدی کردوون پێویستەمانە چی بکەن و تۆ چ داواکاریەکیان لێکەی وڵا داواکاری ما لەسەر دووبەڵێنەکانی خۆیان بەردەوام بن بە تایبەتی ئەو برانە پێشی کە لە پەرلەمان بووینە چۆن موقیفیان هەڵوێستیان لە بەرەی گەڵدا بووە هەمان شتی ئەوان موقیفیان هەمان موقیفیت هەمان هەڵوێست بیت داواکاری چێ لە هاوڵاتیان و بە تایبەت هاوڵاتی شاری خۆت حەزەکەی لێرەوە چ داواکاری چەند ئاڕاستە بکەیت لە بۆ دەنگدان سینۆ ڕۆژی هەڵبژاردنە حەزەکەی چ ئامۆژگارییان چ داواکاریەکیان لێ بکەیت وڵای ما جەماوەر هەڵوێستەکانی مە موقیفەکانی مە کە ئەمە خۆمان و بە هاوکاری خێرخوازان بەردەوام بووینە لەبەر گەڵدا بووینە بەهانان و چوینە بە هەموو چین توێژەکان بێ فڕقۆ جیاواز هاوکاریمان کردنیە لە پشتیان بووینە ئێستاش لە هەزال بەردەوامی لە هاوکاری و هەمانجی خەرچی و داوان لە ئەەکەین پشتمان بگرن دەستمان بەلۆی بتوانین زیاتر بە دەستەشی پڕەوە هاوکاریان بکەین بە دەستەشی پاکەوە هاوکاریان بکەین داوا لە جەماوەرەکەین پشتی کاندیدانی کۆمەڵی ئیسلامی بن لە بتوانین زیاتر دیفاع لە حەق و مافەکانیان بکەن پێت وایە ئەمڕۆ سینۆ ڕۆژی وەفایە وەفا دەبێت ئەم هاوڵاتیانەی هەرێمی کوردستان وەفایان بۆ کۆمەڵی ئیسلامیە بێ لەوەی کە پێشتر وەکو خۆت باسە کرد لە هەموو کایەکان هاوکاریان بوونە جاچ لە حکوومەت بێ هاوکاری خەڵک بوونە بۆ بەڕێوەچوونی کارەکانیان یان چ بە بەو داهاتە بچووکەی کە کۆمەڵی ئیسلامی لە خێرخوازان کۆیەکاتەوە ئەیدا بەسەر فەقیر و هەژاران پێت وایە سینۆ ڕۆژی وەفای و پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەفایان بە کۆمەڵی ئیسلامیە بێت وڵا بەتاکید ڕۆژی وەفا بەڵام ئەگەر جەماوەر بیوێتن خەرکێکی دەستپاک براگەورەی بێتن دەبی ئەو وەفا بسەلمێنیتن لەبەر ئەیانوێت خەرک کاندیدان بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی هاوکاریان من هەمانجا من دەبی بەو کاندیدانە بدەن لەبەرەوەی بەردەوام بووینە لە بەری خوان لە جیرفانی خوان لە موچەی خوانگرتیتەوە هاوکاری خەرچی فەقیر و هەژاریان پێکردیا گرتە ڤیدیۆکانیش دیارن الحەمدولێ لە شاشەی تەلەڤیزیۆن خەڵکەی بینی بە تایبەتی داکێتیمەکان فەقیرەکان هەژارەکان نەدارەکان بەدەیان و بەسەدان ئێستاش لە داهاتوو ئێمە احتیمال لە پرۆژەی ترمان هەبیتن لۆ خەرچی فەقیر و هەژار بە تایبەتی قوتابی چاوگەشەکان پرۆژەمان هەیە هاوکاریان بکەین لۆ وەرزی مەکتەب و خوێندن ئینشاءالله تۆ وەکو هاوڵاتیەک لە چ شارێکەوە هاتووی و دەنگ بەچێ دەدەیت لەو لیستانەی کە بۆ ئەندەم بۆ پەرلەمانی کوردستان ئامادە کراوە لە خەلیفان هاتم و دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدەم بە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی باشە لەبەرچی دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدات شتێک وای کردو تۆ ئەوەندە بە متمانەوە بڵێ دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدەم بەبێ دوودڵی بەر لە هەڵبژاردن خۆت یەکلای کردیتەوە لایەنێکی پاکە لایەنێکی بەدەستنوێژ و دەستپاکن کاندیدەکانیان و بەڵێنەکانیان هەتا ئێستا بەڵێنێکیان نابی جێبەجیان کردیا واتە پێت وایە کۆمەڵی ئیسلامی و کاندیدانی پێشووتری کۆمەڵی ئیسلامی کەوانە ئێستا لە پەرلەمانن لەگەڵ وعد و بەڵێنەکانیان ڕاستگۆ بوون بەڵێ لە سەرەتاوە لە بەرنامەکەیان ئەو بوتیانەمە بەڵێنێک نادەن کە جێبەجێ نەکەین و ئەو بەڵێنانەی کەداش چەند جێبەجێیان کرد باشە چ شتێک کۆمەڵی ئیسلامی لە تۆ لە حزبەکانی تر لای تۆ جیا کردوێتەوە ینی دەبین و زۆر بە متمانەوە دەڵی دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدەم باشە چ شتێک لە کۆمەڵی ئیسلامی دیوە و ئاوا بە متمانەوە ئەڵی دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدەم
دڵنیام لەوەی کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی هەمویان نوێشکردن ڕۆژوگرن ئینسانی دەستپاکن ئینسانێکی ڕۆژوگر و نوێشکەرژبی بە تاکید گەندەڵی و دزی ناکە لەو میلەتەی واتە پێت وایە کەسێ لەگەڵ خوا ڕاست بێ لەگەڵ میلەتەکەشی ڕاست دەبێ مەبەستەوە بگەێنی باڵێ بە دڵنیایەوە باشە داواکاری چیە لە هاوڵاتیانی شاری خۆت هاوڵاتیانی خەلیفان خەڵکی خەلیفان پێت وایە ئەم ڕۆژانە ڕۆژی وەفای و پێویستە خەڵکی خەلیفانیش وەفایان بۆ کۆمەڵی ئیسلامی هەبێت لە پێنە ئەو هەموو هەڵوێستەی کە لە بەری گەڵدا بۆەوە بەردەوام خۆی هاوێشتۆتە بەر لەوانەیەک ئەندامانیەوە لەو شارە ئەزیێت درابێن کارتان بۆ بەڕێ نەکرابێ چەندین باستان داوە ئەمڕۆ ڕۆژی وەفای و پێویستە خەڵکی خەلیفانی جوەکو هەموو شارەکانی تر وەفای بۆ کۆمەڵی ئیسلامیە بێت داوا لە خزمان و دۆستان و خەڵکی شارەکەمەکەم دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن کۆمەڵی ئیسلامی زۆر زەحیەی دای قوربانیدا لە پێناوی ئەو میلەتەی و ئەو میلەتش حەخوای وەفایان هەبێ و دەنگ بە و لیستە جوانە بدەن تۆکو گەنجێک دەنگ بەکێ دەی لە هەڵبژاردننی سینۆ کە کۆمەڵی لیست خۆیان ئامادە کردووە بۆ پەرلەمانی کوردستان من وەکو گەنجێک دەنگ بە کۆمەڵی ئیسلامی کوردستانە دەم چونکە کۆمەڵی ئیسلامی کوردستان شایانی ئەوەیە کە دەنجی پێ بدرێ و گەنجان پشتیوانی بکەن و بۆ سەر بخرێت چونکە ئەو لیستە لە خزمەت هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بووە لە ڕابردوودا کە ببینین کارەکانی ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی ببینین و وەزیرەکانی ببینین و ئەو خەڵکانی کە لە ناو کۆمەڵی ئیسلامیدا بوونە و دڵسۆزانە کارەکانی خۆیان کردو و خەڵک شاهیدی ئەوەیان بووە دەنگەوە باشترین کەسەکان لە کۆمەڵی ئیسلامی بوونە کە خزمەتیان بە خەڵکی هەرێمی کوردستان کردیەوە دەبینم زۆر بە متمانەوە پشگیری ئەم حزبەیە دەکەیت و زۆر پێت وایە حزبێکی باشە چ شتێک وای کردووە تۆ ئەمەنە پشگیری و حزبەیە بکەیت و بە متمانەوە بڵە دەنگە بۆ لیستی 1994 کۆمەڵی ئیسلامیە چونکە ئەو حیزبە یەکەم لە ڕووی چکە حیزبێکی ئیسلامی و دەتوانم بڵێم خیانەت ناکە و خیانەت لە میلەتەکەی خۆی ناکە و خیانەت لە دەنگدەرەکانیشی ناکە و ئێمە شەرمەزار ناکە کە ئێمەی دەنجی پێ ئەدەین دڵنیاین لەوەی کەوە دەبێتە جێگەی متمانەی ئێمەکەوە هەڵمان بژاردووە باشە پێت وایە ئەندام پەرلەمانانی پێشتوری کۆمەڵی ئیسلامی یان وەزیرانی پێشووتری کۆمەڵی ئیسلامی سەرکەوتوو بن لە پرۆسەکانی حکوومەت و لەگەڵ پەیمانەکانیان ڕاست بوون وعد و پەیمانانەی کە لە بانگەشەی هەڵبژاردن داویان تێیدا لەگەڵی ڕاستگۆ بوون و بەڵکو زیاتریان بەجێهێنا بەڵێ بەخۆی کەسێک کە دەتوانێت سەرکەوتوو بێ ئەوانەیە کە دۆست و دوژمن شاهیدی بۆ بدا یار و نەیارت شاهیدی بۆ بدا ئێستا بە شاهیدی نەک ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی بەڵکو بە شاهیدی ئەو کەسانی کەەوە نەیاریشن یعنی ناری سیاسی نەک ناری ئەوەی دی بەس شاهیدی ئەویان بۆ ئەدەنکەوە کەسی سەرکەوتوو بووینە کەسی چالاک بووینە کەسی خەمخۆر بووینە کەسی دڵسۆز بووینە بۆ ئیشەکانیان و خەڵک شاهیدیان بۆ بدا و یار و نار شاهیدیان بۆ بدا بە دڵنیاییەوە جێگە و سیقە و متمانەی ئێمەشن پێشنیارت چیە بۆ کاندیدانی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی وەڵی پێشنیارمان ئەوەیە یەکەم ئیشکە دەستنە پەرلەمان ئیش لەسەر قوت و بژێوی خەڵکی هەرێمی کوردستان بکات چکە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان لە وەزعێکی ناهەمواردایە و ئیش نییە کار نییە و بێپارەیە بێموچەیە بێمەعاشیە ینی ئەوانە یەکەم ئیش کە بتەوێ وڵاتێک هەر وڵاتێک کە ئابوووریەشی بەهێزی هەبێ دەبی کۆمەڵە کەسانێک بچن ئیشی بۆ بکەن بۆ وڵاتی لۆ وڵاتەوە پێشکەوی چونکە مانەوە و گەورەبوونی کوردستان بە ئابووریەشی بەهێزەوە بە پشتیوانی ئابووری بەهێز دەبێت داواکاری چێ لەو گەنجانەی کە لە تەمەنی خۆتن و تازە لە سەرەتای ژیاندان حەزەکەی داواکاریەکیان لێ بکەیت کە لەم هەڵبژاردنەی سینۆ جێبەجێکێت وڵی داواکاریم لە گەنجان ئەوەیە نەڕوخێن داوایان لێ یەکەم کەەوە بەردەوام بن لە گۆڕانکاری چونکە کە مناڵێک گەبینی یەک جار ئەکەوێ واز ناهێنێ بە سەدان جان هەڵستێتەوە دەبی گەنج خاوەن تاقەیە خاوەن هێزە خاوەن توانایە دەبی بەردەوام بیت دەبی بە یەک جار و بە دوجار کۆڵ نەدا بڵێ وڵا کاکە تااقەتی دەنگدانم نییە وەزع ناگۆڕێ ئەری کاکە بەدیلت چی ئەدی لە ماڵی دانیشی نەوەڵا ناگۆڕێ لە ماڵێ بەس ئەگەرە تو بێ دەنگ بدەی و ئەمن دەنگ بدەم گۆڕانکاری ڕووەدا تەماشاکە ئەو گەنجانە ئەرگەنجانی وەکو ئێمە توانن گۆڕانکاری ڕوودەن تەماشای مێژوش بکەی چێ گۆڕانکاری کردی هەر گەنجان بووینە گۆڕانکاریان کردێت پیرەمێردێک لەوانەیە تااقەتی ئەوەی نەبێت بە جۆش و خۆشێکی گەرمەوە بێتە دەنگدان و لەوانەیە ئەگەلێ بیبەندەنا لەوانەیە بەخۆی نەچی بەڵام گەنج توانای هەیە تاقەی هەیە هیوادارم گەنجان بێ ئومێد نەبن و گەنجان گۆڕانکاری بکەن لە وڵاتە بۆی گۆڕانکاری لە سیستەمی ژیانی خەڵکدا ڕووبدا و خەڵک خۆشگوزەرانی و
ژیانێکی خۆشی بۆ فەراهەم بکرێت. سوپاست دەکەم خۆشەویستانم ئەوەی گوێویستی بوون وە ئەوەی کە لەگەڵی وەستا بووم یەکێک لە گەنجانی هەرێمی کوردستانە کە زۆر بە جۆش و خرۆشیەوە داوا لە گەنجان دەکا گەنجان بێهیوانە بن ئەو گەنجانێک کە ئێستا ئیشتان نییە و بەدەست نەبوونی ئیش و کار و هەلی کار دەناڵێنن بێهیوامە بن و بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان و ڕۆژی سینۆ ڕۆژی گۆڕانکاریە هەوڵ دەنم حکوومەتەوە ئەم سیاسەتە و تەنانەت ژیانی کوردستان بگۆڕن. خۆشەویستانم من پەیامی زیاتری هاوڵاتیان بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە بینەرمان بن. دەنگ بەکێ دەی لە هەڵبژاردننی سینۆ و بۆچی دەنگ دەدەی بەم لیستەیە؟ دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدەم. چونکە ئەو حیزبە دەتوانم بڵێم خیانەت ناکە و خیانەت لە میلەتەکەی خۆی ناکە و خیانەت لە دەنگدەرەکانیشی ناکە. لە سینۆ ئینشەڵا دەنگ دەدەین بە کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبەرەوەی کاندیدەکانی بوێر و ئازا و سۆز. برانی ئەندام پەرلەمان لە بەغدا لە هەولێر و وزیرەکانمان سەرکەوتوو بوون لە شوکارەکانی خۆ. ئێمە سیقەی سەتاسەدمان پێ نەکە سەرکەوتوو بوون سەرکەوتوشەوە. هەلوێستەکانی کۆمەڵی ئیسلامی جێ شانازی ئەندامانی کۆمەڵی ئیسلامیە. غەدریان لە ڕەشوڕوتی نەکردیان عەدالەتیان نەکردیا لەبەرەوەی دائیمەن خەمی خەرچی فەقیر و هەژارێتیان داوا لە خزمان و دۆستان و خەڵکی شارەکەمەکەم دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن. کۆمەڵی ئیسلامی زۆر زەحیەی لای قوربانیدا لە پێناوی ئەو ملەتەی و ئەو ملەتش حەخوای وەفایان هەبێ و دەنگ بە و لیستە جوانە بدەن. لە سینۆ بڕیارم داوە دەنگ بدەم بە لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی چونکە لیستێکی ڕازگۆیە لەبەرەی خەڵکدایە. تۆکو هاوڵاتیەک دەنگ بەچێ دەی لەم هەڵبژاردننی ئەمجاری سینۆ؟ سەرەتا بەناوی خوای بەخشندەی میهرەبان دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدەم. باشە لەبەرچی دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدەیت چۆ هۆکارێکەوەیە کە هۆکار چییە کە تۆ دەنگ بەو لیستەیە دەدەی؟ لەبەر ئەوەی دەنگ پێدەم حیزبەشی ڕاستە و دزنیە دز و جەردەنیە گەندەرکاری نیە. پێ دوایە کۆمەڵی ئیسلامی جیاوازە لە حزبەکانی تر چ شتێک بە جیاواز دەبینی لەم حزبەیە بەراورد لەگەڵ حزبەکانی تر؟ لە هەموو چەشی جیاوازی هەیە لە ڕووی ئەخلاق لە ڕووی دین لە ڕووی سفات لە ڕووی زەمیر لە ڕووی کەرداری باش لە فەقیر و هەژار لە دووری یارمەتی فەقیر و هەژاردان لە هەموو ڕۆژی فەرقی زۆرە. پێ دوای ئەندام پەرلەمانانی پێشووی کۆمەڵی ئیسلامی ڕاست و دروست بوون لەگەڵ خەڵکۆ و بەڵێنانەی کە دابیان بەجیان هێناوە. باشە تۆ داواکاری چیە لە هاوڵاتیان لە خەڵکی هەرێمی کوردستان؟ داواکارم لە هاوڵێتان هەیە هەموو هاوڵێتانی بەڕێز هەموو دەنجی خۆ بدەنە کۆمەڵی ئیسلام. باشە دەنگ دەدەنە کۆمەڵی ئیسلامی بەڵام کۆمەڵی ئیسلامی پێ دوایە لەو کای سیاسانی کە پێشتر تێیدا بوویان چ لە سیاست چ لە پرۆسەکانی حکوومەت تێیدا سەرکەوتوو بووە وەزیرێکمان هەبوو تا چەند پێ دوای ئەم وەزیرە سەرکەوتوو بوو لە بەڕێوەبردننی پۆستەکەی خۆی. بەێ وەزیری کشت و کار ماشەڵڵا هەندی برێ هەندی مەت حیبکەکەم ناوی هەندی برێ لە ڕاستی و سەفەت و کردداری ئەو لێکم ناکات. پێ دوایە گەر بێت و پۆستی زیاترمان بدرێت و نمونەی ئەم وەزیرەمان زۆر زۆرەوە لە نێو کۆمەڵی ئیسلامی و دەتوانین زیاتر خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەین. بەێ ئینشاءالله قەنەعاتم وێ ئینشاءالله پۆست زیاتر بدرێ ئینشاءالله زیاتر خزمەت ئەکرێ و سەرکەوتوش ئەبن ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە. تۆکو هاوڵاتیەک دەنگ بەکێ دەی لەو دەنگدانەی کە ئێستا ئامادە کراوە و ئامادەکاری بۆ کرێت لە سینۆ کە دەنگدانێکمان لە پێشە بۆ پەرلەمانی کوردستان شوێیەکەی بە نوێنەری خۆت لە پەرلەمانی کوردستان؟ هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان لە سینۆ ئینشەڵا دەنگ دەدەین بە کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبەرەوەی کاندیدەکانی بوێر و ئازا و سۆز. باشە چ شتێک وای کردووە تۆ ئەوەندە بە متمانەوە بڵێ دەنگ دەدەم بە کۆمەڵی ئیسلامی ینی کۆمەڵی ئیسلامی چ شتێکی جیاوازە لە حزبەکانی تر؟ ینی جیاوازەکەی دیارە هەتا ئێستا ینی جێ دەستی دیارە ئێستا بەقەد 6 کورسی و بەقەدە برێ زیاتر لە قەبارەی خۆ ئیش کردی یان جێ دەستی دیارە. واتە بێت پێ دوایە کۆمەڵی ئیسلامی ئەگەر بێت و کورسی زیاتر بەدەست بێنێ لە پەرلەمانی کوردستان زیاتر داکۆچی دەکات لە مافی هاوڵاتیان و بەدەستێنانی مافی خەڵکی ستەم لێکرا و لەم هەرێمە بێگومان زۆر زیاتریش یعنی دیارە بۆش دیارە ئێمە وەکو کۆمەلی ئیسلامی تاکە وەزیرێکمان هەبوو ئەنی دۆست و دژمن شایدی لۆدا کە وەزیرێکی ڕێک و پێک و دەستپاک و دسۆزە ئەندام پەرلەمانەکانیش بە هەمان شێوە زۆرێک ئەگەر بێت و وەزیری زیاترمان بدرێت یان لەو حکوومەتە زیاتر پۆستمان بدرێت و دووبارە بە هەمان
ڕیتمی پێشتر و بەڵکو و باشتریش خزمەتی خەڵک دەکەین چۆن لە وەزیری لە وزارەتی کشتتوکاڵ خزمەتی خەڵکمان کردووەکو خۆت وتنی دۆست و دژمن شاعری و خزمەتەیە پۆستی زیاترمان بێ خزمەتی زیاترمان پێکرێت و کەسی زۆر لێ هاتووترمان هەیە لەناو حزبەیە بەێ بێگومان ینی زیاترین لە دوو دەست بێ زیاتریشمان پێ ئەکرێ هەنیا تا زیاتر بێ زیاترمان پێ ئەکری ئینشەڵڵا داواکاری چێ لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سینۆ پێویستە چی بکەن و پێدوانیە سیونۆ ڕۆژی وەفای و پێویستە هاوڵاتیان وەفایان بۆ کۆمەڵی ئیسلامیە بێت لە چاو ئەوانەی کە لە بەرچاو دیارە لە کشتتوکاڵ کردومان ئەو خزمەتانێک کە لە پەرلەمان کردویانە بەێ داوا لە هاوڵاتیان گشت کوردستان دەکەم ئینشەڵا سینۆ یعنی با دەنگێکی بێرەوە دەنگ بە کاندەکانی کۆمەلی ئیسلامی بن لەبەرەوەی جێ دەستیان دیارە و پاکن و دلسۆزن و ئینشەڵا داواکارم هەر هەمووان دەنگ پێ بدەن ئینشەڵا تۆ وەکو هاوڵاتیەک دەنگ بە کێ دەدەی لەم هەڵبژاردنەی سینۆ کە بۆ پەرلەمانی کوردستان کۆمەڵی لیست دیاری کراوە من وەکو ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی دەنگ دەم بە لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی ژمارە 194 باشە لەبەر چی دەنگ دەدەی بە کۆمەڵی ئیسلامی شتێک وای کردووە تۆ ئەندە بە متمانەوە دەنگ بەو لیستەیە بدەیت و تەنانەت ببی بە ئەندامی ئەم حزبەیەش کۆمەڵی ئیسلامی یەکەم شتی کە ئەمن پێم عجیبم هەلوێستەکانیتی هەلوێستەکانی کۆمەڵی ئیسلامی جێی شانازی ئەندامانی کۆمەڵی ئیسلامیە کە لە هەلوێستەکانی خۆی نە پاشگەز دەبێتەوە نە یعنی ئەتا بڵێ کۆمەڵی ئیسلامی بەڕاستی بە هەلوێست باشە پێت وایە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی یان دەتوانین بڵێن وەزیرانی کۆمەڵی ئیسلامی سەرکەوتوو بوونە لە کایەکانی حکوومەت بەڵێ ئێمە وەزیرێکمانە لە وەزارەتەی کە ئەویش کاک ئەفسار مەجید بوو بەڕاستی خەڵک هەمووی شانازی پێ دەکات بە پارتی و بە یەکێتیشەوە بە هەر هەموو خەڵک الحەمدولیلا کە ئێمە دەستێ ناو خەڵک دەڵێن کاکە وەزیرێکمانە و یەکسەر خەڵک دەڵێ ئەشهەدو بیلا یعنی وەزیرەتەکەتان ئیشی کرد وەزیرەکەتان یعنی سەرکەوتوو بوو بەڕاستی جێ شانازی ئێمە پێت وایە ئەگەر بێت و دەنجی زیاتر بێنە کۆمەڵی ئیسلامی دەتوانێت نەک تەنها لە وزارەت لە چەند وەزارەتێک خزمەتی خەڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات بەڵێ بێگومان من داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم دەنگ بدەم بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کە جێی متمانەی خەڵکن کە وەزیرەکانیان سەرکەوتون ئەندام پەرلەمانەکانیان سەرکەوتون یعنی بە ئیشەکانی خۆیان دەستپاکن بە ئیشەکانی خۆیان بەجددی دەکەن و یعنی بە مەزبوطی بەوەی کە بێزگە لە دزی و گەندەڵی و سپاس بخوای گەر ئەو وەزیرێمەکە هیچ شتێکی لەسەر ئەوە نەبوو کە نەگەندەڵینەوە الحەمدولیلا پێم خۆشە خەڵکی هەرێمی کوردستان دەنگ بدە بە کۆمەڵی ئیسلامی لیستی ژمارە 194 تۆ وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان دەنگ بە کێ دەی لە پرۆسی هەڵبژاردننی سینۆ دەنگ بە لیستی 194 دەدەم بە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی باشە لەبەر چی دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەدەیت شتێک وای کردووە تۆ دەنگ بە لیستی 194 کۆمەڵی ئیسلامی دەی لەبەر ئەوەی دز نینە لەبەرەوەی مارین بیلەتیان نەخواردیە غەدریان لە ڕەشوڕوتی نەکردیە نەعەدالەتیان نەکردیە لەبەرەوەی دائیمەن خەمی خەرچی فەقیر و هەژارێتیان حەزیان لە سەروەری یاسایە لەبەرەو شتانە دەنجام پێدەن واتە پێت وایە کۆمەڵی ئیسلامی جیاواز لە حزبەکانی تر لەگەڵ وعد و پەیمانەکانی ڕاستگۆ بووە کۆمەڵی ئیسلامی تایبەتمەندی خۆی هەیە زۆر جیاوازە سەر بە دەوڵەتەکانی دەرێنیە بڕیاری سەر بەخۆی هەیە کۆمەڵی ئیسلامی یعنی حیزبەچی ئەوەیە ینی بە تایبەتمەندی هەیە ینی دەتوانین بڵێ حزبێکە هی هەرێمی کوردستانە و لە نەو هەرێمی کوردستانە بەرێ خەباتی شاخی هەیە و کوردەکی ڕەسەنە و لە هەمان کاتیشدا خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام دەکا کە ئاینی زۆرینەی گەلی کوردستانە و زۆر تاکید لەسەر ڕەوشت و دابوونەریتی میلەت دەکاتەوە ئەوەش مەسەلەی زۆر گرنگە باشە پێت وایە ئەندام پەرلەمانانی پێشووتری کۆمەڵی ئیسلامیان وەزیری کۆمەڵی ئیسلامی ڕاستگۆ بوون لەگەڵ وعد و پەیمانەکان کە بە خەڵکی هەرێمی کوردستانیاندا بوو هەمویان بە زیادەوەش ڕاستگۆ بوونە هەمویان دەناسم ئەندام پەرلەمانەکان وەزیرەکان زۆر کاریان کردیا ئیشی زۆر جوانیان کرد جێدەستیان دیارە لەلایەن دوژمنان و نارانی کۆمەڵی ئیسلامی شۆ شایدیان لۆدرایە کە هەتا توانیان هەبووە خزمەتیان کردی زۆر لیان ڕازینە داواکاری چیە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سینۆ وەفایان بۆ کۆمەڵی ئیسلامی هەبێت لە پێناوەی کە کۆمەڵی باجی داوە بە ئەندامەکانی و لە بەرەی خەڵکدا بۆ بەردەوامی داواکاریم ئەوەیە بیری خۆیان سافکەن دوور لە حزباتی دوور لە دەمارگیری دوور لە یعنی ئەوەی کە بە بخز بزولێنەوە بە سافی بزولێنەوە چێشتی جوانی کردیە چێ سافە چێ خیانەتی نیشتیمانی نەکردیە
چێغەدری لە فەقیران نەکردیا دەنگ بەوی بدەن کە کۆمەڵی ئیسلامی یەکە لەو عزبانەی بەڕاستی قسووری نەکردیا. دەنگ بەکێ دەی لە هەڵبژاردننی سینۆ و بۆچی دەنگ دەدەی بەم لیستەیە؟ دەنگ بە کۆمەڵی ئیسلامیەدا چونکە ئەو حیزبە دەتوانم بڵێم خیانەت ناکە و خیانەت لە میلەتەکەی خۆی ناکە و خیانەت لە دەنگدەرەکانیشی ناکە. لە سینەوە ئینشەڵا دەنگ دەدەین بە کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبەرەوەی کاندیدەکانی بوێر و ئازا و سۆز. برانی ئەندام پەرلەمان لە بەغدا لە هەولێر و وزیرەکانمان سەرکەوتوو لە شکارەکانی خۆ. ئێمە سیقەی سەتاسەتمان پێ نەکە سەرکەوتوو بوون سەرکەوتوشەوە. هەلوێستەکانی کۆمەڵی ئیسلامی جێ شانازی ئەندامانی کۆمەڵی ئیسلامیە. غەدریان لە ڕەشوڕوتی نەکردیا نەعەدالەتیان نەکردیا لەبەرەوەی دائیمەن خەمی خەرچی فەقیر و هەژاریتیان داوا لە خزمان و دۆستان و خەڵکی شارەکەمەکەم دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن. کۆمەڵی ئیسلامی زۆر زەحیەی لای قوربانیدا لە پێناوی ئەو میلەتەی و ئەو میلەتش حەقوای وەفایان هەبێ و دەنگ بە و لیستە جوانە بدەن. لە سینۆ بڕیارم داوە دەنگ بدەن بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی چونکە لیستێکی ڕازگۆیە لەبەرەی خەڵک بدایە. تۆکو گەنجێک وەکو کچێکی گەنج لە هەڵبژاردننی سینۆ دەنگی خۆت دەخەیتە کامەل لیست لەو هەموو لیستێکە بۆ پەرلەمانی کوردستان کاندید کراون. من خۆم زۆر بە خۆشحاڵ دەزانم کە بەشدارم لە بانگەشی هەڵبژاردن بەدڵنیایەوە دەنگی کۆمەڵی ئیسلامی 1994. باشە لەبەرچی دەنگ بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی دەدەی و ئەوەنە شانازیەکەی کە دەنگ بەم لیستەیە دەدەی. چکە ئاشکرایە کە پێشتریش بینیتمان لیستێکی بوێر و ڕازگۆ بووە یعنی لە کارەکانیان زۆر سەرکەوتبوون کە پێشتر دەرچوونە بۆ خوڵوی پاڵەمانی کوردستان زۆر چاڵاک بوو. پێ دوایە ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی یاخود وەزیرانی لەگەڵ ئەو وعد و پەیمانانەی کە پێشووتر لە بانگەشی هەڵبژاردن دابیان ڕاستگۆ بوون. بەڵێ زۆر بەدڵنیاوە بە گوێرەی توانەوە زیاتریش هەوڵی خۆیانداوە هەرچەندە دەنگەکانیشان کەم بووە بەڵام زۆر قورسایەتی سەنجیان زۆر بۆ دەنگەکانیان زۆر تایبەت بوو. باشە داواکاری چێ لە خوشکان داواکاری چێ لەو کچانەی کە لە تەمەنی تۆدان پێویستە دەنگی خۆیان باوێنێت پاڵ دەنگی کۆمەڵی ئیسلامی؟ هیوادارم هەموویان هۆشیار بن ئێستا خەڵک زۆر وشیارترە دەنگ بدەن بە دەنگی حەق کە بەرگری لە مافەکانیان بکە ئینشاڵڵا کۆمەڵی ئیسلامی دەنگێکی زۆر باشدێنی سەرکەوتوو بن. پشگیری خۆمان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی دووبارە دەکەینەوە چکە ڕابردوویان شایەتیانە. باشە پێ دوایە کە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی یان لەگەڵ پەیمانەکانیان ڕاستگۆ دەبوونوانێک کە ئێستا ئەندام پەرلەمانن پێشووتر چ بەڵێنێکیان دابێ و جێبەجێیان کردووە؟ دیارە ئەندام پەرلەمانی پێشوەک مامۆستا سۆران عومەر چەندەها کەیسی گەندەڵی لە دۆسیە نەوت ئاشکرا کردووە و هەروەها وەزیری پێشووی کشتتوکال کە لەسەر پشتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ مامۆستا عەبدولستار وەجید وای لە بەرهەمەکانی ناوخۆ کردووە کەوا بگاتە خۆ بژێنی هەر لەبەر ئەمە ئێمە متمانەیان پێ دەدەین. داواکاری چێ لە هاوڵاتیان هێرێمی کوردستان پێویستە وەفایان هەبێ بۆ کۆمەڵی ئیسلامی لە پێناو ئەو شتانەی کە بۆ خەڵکی کردووە؟ وەڵای داواکاریان لێ دەکەم بۆ گۆڕینی ئەم دەسەڵاتەوە بۆ خۆشگوزەرانی خەڵکی کوردستان دەنگ بدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 1994 بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. تۆ وەکو خوشکێک وەکو ئافرەتێک دەنگ بەکێ ئەدەی لە سینۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان؟ کۆمەڵی ئیسلامی ژمارە 1994. باشە هۆکار چییە دەنگ بە کۆمەڵی ئیسلامیە دەیت شتێک وای کردووە لەو هەموو حزبولایەنە تۆ دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەیت؟ کارەوەی حیزبە چه ڕازگۆیە دەخەم فەقیر و هەژارandایە ڕازرەوە درۆ لەگەڵ خەڵکی ناکە کە تا ئێستا کاندینەکانی هەمووی ڕێک و پێکن هیچیان درۆیان لەگەڵ خەڵکی نەکردیە. پێ دوایە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ خەڵک ڕازگۆیەوە ئەوەندە پەرلەمانانی کە ئێستا لە پەرلەمانی کوردستانن پێشتر چ وعد و پەیمانێکیان دابێ هەمویان جێبەجێ کردو ئەوانە ئێستاش دەچنە و بەڵێنانە جێبەجێ دەکەن؟ بە زیادەوە جێبەجێیان کردیە لە خۆی بەزیاد ئەوەی بەدەستیان هاتووە ئەوەی لە دەستیاندا بە کردویانە بە زیادەوە. باشە داواکاری چییە لە ئافرەتانەوانەی کە لە تەمەنی تۆیان و ئەوانەی کە دایان هەوێ ئەم دەسەڵاتە بگۆڕن داوای چیان لێکرد لە سینۆ پێویستە چی بکەن؟ دەمەوێ بە پیر دەنگدانەوە بێن بە ئیمزایەکی هاندەری خوشکانمان بن هاندەری کاندیدی کۆمەڵی ئیسلامی بن بۆی دەنگ بدەن هەمویان لە ماڵەکان بێنە دەرێ. تۆ لە سینۆ بڕیارت داوە دەنگ بە کێ بدەیت لەو لیستانەی کە بۆ پەرلەمانی کوردستان ئامادە کراون؟ من لە سینۆ بڕیارم داوە دەنگ بدەن بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی چونکە لیستێکی ڕازگۆیە لەبەرەی خەڵک بدایە هەردەم لایەنی ڕۆشنبیری زیاتر بووە هەمیشە کاری تاکی کردووە هەمیشە هەرچی کردووە لە بەرژەوەندی گەلدا بووە لە بەرژەوەندی خەڵکدا بووە. تۆ وەکو قوتابیەک
داوا لە هاوڵاتیان دەکەی دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەم بۆی کردی خوێندن بەرەو پێش بچێت بۆی ژیانی قوتابیان خۆشتر بکە بۆی دەرماڵەی خوێندکارانی زانکۆ بۆ خوێندکاران بگەڕێنێتەوە. من داوا لە هەم خەڵکی کوردستان دەکەم کە دەنگ بدەن بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی و داوا لە قوتابیانیش دەکەم بۆ ئەوەی بارودۆخی قوتابیان بەرەو باشتر بچێت و کەرتی خوێندن بەرەو باشتر بچێتن. تۆ پێ دوایە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو ئەندام پەرلەمانێک ئێستا لە نێو پەرلەمانی لە ناو پەرلەمانن لە سەرلیستی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ وعد و پەیمانەکانیان ڕاستگۆ بوون و وعد و پەیمانانەی کە پێشووتر لە بانگەشی هەڵبژاردنیان تێیدا لەگەڵی ڕاستگۆ بوونەوانی کە ئێستا وعدیان داوە لە داهاتوو ڕاستگۆ دەبن. کارەکانیان شایدی ئەم قسانەیە کە ئەوانە هەموو هەر کارێکیان کردو لە بەرژەوەندی گەلداوە لە بەرژەوەندی خەڵکدا بووە. تۆ وەکو گەنجێک وەکو گەنجێکی هەرێمی کوردستان بڕیارت داوە لە هەڵبژاردننی سینۆ دەنگ بە چ لیستێک بدەیت؟ وڵی ئەوە خۆی لە خۆیدا پرسیارێکی ئاسانە چونکە تاکە حیزبێک کە تا ئێستا لە بەرەی گەلمان بێتەوە حیزبی کۆمەلی ئیسلامیە لۆیە بڕیارمدا وەکو گەنجێک دەنگ بە و حیزبە بدەم بەڵام ئەوەی تا ئێستا زەحمەتەوە بۆم یەکلایی نەبووتەوە ناتوانم لەو 50 کاندیدا یەکیان دیاری بکەم چونکە هەمویان لە یەک زیرەکتر و لە هاتووتر و بەتوانەترن ئەوە بڕیارێکی قورسە بۆم دەنا ئەوەی کە حیزبێک ئاسانە و لەنا هەمویان کۆمەلی ئیسلامی هەرە بژێرم چونکە تاکە حیزبە خزمەتی گەل و نیشتیمان نەکات. باشە بۆ ئەوەنە دڵنیای کە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی هەموو شیاوی ئەندام پەرلەمانین هەمویان شیاوی ئەم پۆستن باشە چ شتێک وای کردو تۆ ئەوەنە دڵنیا بکاتەوە؟ ڕابردوویان مێژویان دیارە لە پەرلەمانی عێراق بەسێ ئەندام پەرلەمان توانیان خزمەتێکی زۆری بەژەوەندەکانی کورد بکەن لە بەغداوە لە پەرلەمانی کوردستانش توانیان بە شێوەیەکی زۆر باش بە 6 ئەندام پەرلەمان بەرگری لە مافەکانی گەل و هاونیشتوانیان بکەن. باشە پێ دوایە کۆمەڵی ئیسلامی ئەندام پەرلەمانانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەو وعد و پەیمانانەی کە لە بانگەشەی ڕابردووی هەڵبژاردندان تێیدا لەگەڵی ڕاستگۆ بوون و ئەو وعد و پەیمانانیان بەجێهێناوە؟ ئەوەی چاوەڕوانەکرا زیاد لە پێویستش کردیان بۆیە ئەوە زۆر ئاسانە کە جارشتر دەنگ بە کۆمەلی ئیسلام بدەمەوە. داواکاری چێت لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستە لە سینۆ چی بکەن؟ داواکارم لە هاوڵاتیان بە بانگەشە و بە ڕێکلام هەر نەخەرێتن چاوێک بەو مێژۆ و بەو ڕابردودا بەخشنەوە کە ئەندام پەرلەمانەکان و حیزبەکان چیان کردووە بۆ بەرژەوەندی گەل و نیشتیمان و هاوڵاتیان و ئەو نەخۆشی و نەهامەتیانە لەو ماوەی ڕابردوودا هاتووە هۆکارەکەی چی بۆ اینجا بڕیار بدەن کە دەنگ بە کامە لایەن حیزب لایەن ئەدەن. واتەمە بەستەوە بگەێنی تەنها بەو 29 ڕۆژەی یان ئەو 20 ڕۆژەی کە بۆ هەڵبژاردن دیاری کراوە تەنها بەوەنە هەڵ نەخەڵەتێن بەڵکو تەماشای ڕابردووی 4 ساڵی و حیزب بکەن بۆی حیزب و لیستی خۆیان هەڵبژێرن. بزەبێت ئەوە ناکرێت 4 سالمان لەسەر 20 ڕۆژ بنیات بنێن و 20 ڕۆژی خۆش بەڕێ بکەین و لە پاشان بکەوینە 4 ساڵی زەحمەتەوە بە هەمانە 4 ساڵێ بەڕێمان کردووە. دەنگ بەکێ دەی لە هەڵبژاردننی سینۆ و بۆچی دەنگ دەدەی بەم لیستەیە؟ دەنگ بە کۆمەلی ئیسلامی دەدەم چونکە ئەو حیزبە دەتوانم بڵێم خیانەت ناکە و خیانەت لە میلەتەکەی خۆی ناکە و خیانەت لە دەنگدەرەکانیشی ناکە. لە سینۆ ئینشەڵا دەنگ دەدەین بە کۆمەلی ئیسلامی کوردستان لەبەرەوەی کاندیدەکانی بوێر و ئازا و سۆز برانی ئەندام پەرلەمان لە بەغدا لە هەولێر و وزیرەکانمان سەرکەوتوو بوون لە شوکارەکانی خۆ ئێمە سیقەی سەتاسەتمان پێنە کە سەرکەوتوو بوون سەرکەوتوشەوە. هەلوێستەکانی کۆمەڵی ئیسلامی جێ شانازی ئەندامانی کۆمەڵی ئیسلامیە غەدریان لە ڕەش شوڕوتی نەکردیان نەعەدالەتیان نەکردیا لەبەرەوەی دائیمەن خەمی خەرچی فەقیر و هەژارێتیان داوا لە خزمان و دۆستان و خەڵکی شارەکەمەکەم دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن. کۆمەڵی ئیسلامی زۆر زەحیەی دا قوربانیدا لە پێناوی ئەو ملەتەی و ئەو ملەتش حەخوای وەفایان هەبێ و دەنگ بە و لیستە جوانە بدەن. لە سینۆ بڕیارم داوە دەنگ بدەم بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی چونکە لیستێکی ڕاستگۆیە لەبەرەی خەڵکدایە. بڕیارە داوە لە سینۆ دەنگ بە چ لیستێک بدەیت لەو لیستانەی کە خۆیان ئامادە کردو بۆ پەرلەمانی کوردستان؟ من لەنێو هەموو یانەوە حیزب و هەلیستەکانە کۆمەڵی ئیسلامی هەڵبژاردووە بێگومان کۆمەڵی ئیسلامی هەڵگری دروشمی کۆڵەدان و بەردەوامین بەڵێ فعلەن ئەوان هەڵگری دروشمی کۆڵەدان و بەردەوامی بوون. چ شتێک بۆتە هۆکار کە تۆ دەنگ بەم لیستەیە بدەیت و ئاوا بە متمانەوە پژگیری ئەم لیستەیە بکەیت؟ بەڵێ لە ڕابردوودا یانەوە هەنوێنەرەکانیان لە پەرلەمانی کوردستان و هەم لە پەرلەمانەوە عێراقیش خۆیان سەلماندووە کە
شانی هەمتمانن بەوەفا بوون بۆ هەدەنگ لەرەکانیان بە هەڵوێز بوون. پێ دوایە کۆمەڵی ئیسلامی و ئەندام پەرلەمانانی پێشووتری کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەو وعد و پەیمانانەی کە لە هەڵبژاردننی ڕابردوو دایان تێیدا ڕازگۆ بوون لەگەڵ وعد و پەیمانەکانیان لە پەرلەمانی کوردستان فعلەن داکۆکیان لە مافی گەڵی کوردستان کرد. بەڵێ بێگومان بە هەموو شێوەیە کە هامادە بوون و هەتا گیان و هەماڵی خۆشیان لە ڕێگەی هەوپەیامەدانا بێگومان بەڵام بەهۆی ڕێژەی کەمی هەندا پەرلەمانەکان نەیانتوانی و هەموو شتێک بکەن بۆیە من هەداواکارم لە هەموو خەڵکی کوردستان هەمتمانەی زیاتر بە کۆمەڵی ئیسلامی بکەن بۆ ئەوەی کە لە ڕابردویان کردویانە بە 3 قات بە 10 قات ئینشاءالله بکەنەوە. خۆشەویستانم ئەوی گوێبیستی بووم پەیامی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە بە زۆر متمانەوە متمانەی خۆیانم جارە لە هەڵبژاردننی سینۆ دەخەنە پاڵ لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی و ئەوان ئێمە هیوای سەرکەوتن بۆ کاندیدانی کۆمەڵی ئیسلامی دەخوازن. پەیامی ئەم جارم پێشکەشکردن تا پەیامێکی تر و ئەڵقەیەکی تر بەیەوەی خۆشەویست شادەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.